بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. سورة الكافرون. سورة الكافرون لمكية تخواري طبعا. إيش دوتري سورة التوحيد وروابي دوتري سورة براءة من الشرك. يعني بيزاري وتوري للشرك وقمراي. كاتا خوارك بالترستكاني مكة دوای کۆمەڵێک هەوڵی زۆر بۆ پەشیمانکردنەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و گەشەنەکردنی دینەکەی کە لە هەمویان شکستیان هێنا، کۆتا محاوەلەیان ئەوە بوو ویستیان مداهەنە، یعنی ڕێککەوتن لەسەر بابەتی عەقیدەی لەگەڵ پێغەمبەر بکەن صلی الله عليه وسلم. گوتیان وەرە تۆ ساڵێک خواکانی ئێمە بپەرستە، ئێمەش هەموومان بەیەکەوە ساڵێک خوای تۆ دەپەرستی. طبعا ئێمە دوو شتمان هەیە، بابەتی مدارات یعنی مامەڵەی دنیایی لەگەڵ خەڵکی بێ باوەڕ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو بابەتەیدا لە قیممەدا بووە، لە مامەڵە جوانی و لە هەڵسوکەوتکردنی باش لەگەڵ بتپەرستەکانیشدا. چۆتە ماڵیان هاتوونەتە ماڵیان، هەتا بەشداری خۆشی و ناخۆشیەکانیشی کردوون، ئەوەی کە بێشەرعی و بێفەرمانی خوای گەورەی تێدا نەبوو بێ. وەن ئەوە مداراتە، طبعا هەتا حرام نەبوو ژن و ژنخوازیشی لێکردوون. دوایە لە سوڕەتی مەسەد دەیگەینێکە مەسەلەن کچەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هێندێک لە بتپەرستەکان بوون و لە خواردون داوەتی کردوون، بەڵام کە دێتە سەر بابەتی واسهێنان لە دین و بابەتی عەقیدەی، بابەتی بیر و باوەڕی، بە هیچ شێوەیەکی طبعا خوای گەورە ڕێگای نەداوە و ڕێگا نادا ئینسان تەنەزولی لێ بکە. بەو تەنازولکردنە لە بابەتی عەقیدە دەوترێ مداهەنە، کە مداهەنە یعنی نەرمینواندن لە بابەتی عەقیدە و بیر و باوەڕدا بە هیچ شێوەیەکی ڕێگە پێدرا نییە ئەگەر کەسەکە سەری خۆشی لەسەردا بنێ. جا سوڕەتی ئەلکافرون کە هاتە خوارێ، طبعا بتپەرستەکان نائومێد بوون لە پێغەمبەر صلی الله عليه وسلم و پێغەمبەریش چووە کەعبەی، هەموو یان زۆرینەی قوڕەیشیەکانی لێ بوون بە دەنگی بەرز قل یا ئەیها الکافرونی بەسەردا خوێندنەوە، کە وشەی کافرون یان گوێ لێ بوو، زۆر پێی قەڵز بوون، زۆر پێی ناڕەحەت بوون، چونکە کەلیمەی کوفر کەلیمەیەکە ئەوەی کە کافریشە هەر پێی خۆش نییە، چونکە بۆ خۆشیان نانەبوو کافرین، دەیانگوت ئێمە ئەو خوا گچکانە دەپەرستین بۆی لە خوا گەورەکەی نزیکمان کەنەوە. وشەی کافر، وشەی کوفر کەلیمەیەکە کەس حەزی لێ نییە، بۆیە ڕقیان هەستا و لە جاران زیاتر طبعا ئەزیەتی پێغەمبەریان دەدا صلی الله عليه وسلم و پێغەمبەریان ناڕەحەت دەکرد. جا سوڕەتەکە دەفەرمێ قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەیها الکافرون، ئەی ئەوانەی کە بێ باوەڕن. قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە بتپەرستەکانی مەککە، بە قوڕەیشیەکان، بەوانەی کە داوای نەرمینواندنت لێ دەکەن لە بەرامبەر خواکانیاندا، پێیان ڕاگەیەنە، پێیان بڵێ یا ئەیها الکافرون، ئەی ئەوانەی کە بێ باوەڕن، ئەی ئەوانەی کە باوەڕتان نییە بە خوا و بە قیامەت و بە زیندوو بوونەوە، ئاگادار بن لا ئەعبود، من ناپەرستم ما تعبدون، ئەو شتانەی کە ئێوە دەیپەرستن. لا ئەعبود، من نایپەرستم، بەنداتی ناکەم، ما تعبدون، بۆ ئەو شتانەی کە ئێوە بەنداتی بۆ دەکەن و دەیپەرستن. ئەوە ئاتیەک وەلا ئەنتم، و هەروەها ئێوەش عابدونە بەنداتی ناکەن و نایپەرستن ما ئەعبود، ئەو خوای کە من دەیپەرستن. وەلا ئەنتم، ئێوەش عابدونە بەنداتی ناکەن لە ئێستادا ما ئەعبود، بۆ ئەو خوای کە من دەیپەرستم، چونکە باوەڕبوون بەو خوا تاقانەیە لە دڵتاندا جێگیر نەبووە. جارێ شیرک و هاوبەشەکانتان کە بۆ خوا قەرارتان داون لە دڵتاندا فڕەتان نەداون، بۆیە وەلا ئەنتم، ئێوەش عابدونە بەنداتی ناکەن بە قەناعەت و بە دڵ ما ئەعبود، بۆ ئەو خوای کە من بەندایەتی بۆ دەکەم. ئەو جار تەئکیدی دەکاتەوە، دەفەرمێت وەلا ئەنا عابد ما عەبدتم، و من نابمە بەندە و کۆیلە و پەرستش ناکەم ما عەبەدتم، بۆ ئەو خوایانەی کە ئێوە بەندایەتیان بۆ دەکەن و دەیان پەرستن. وەلا ئەنا عابد، من نابمە عابد بەندە
وبنداتي ناكم ما عبدتم بو أو دارو بردو بناو خواني كأيو بنداتيان بودكن إسان ولا أنتم وإيوش عابدون بنداتي ناكن ونابن بندي راستقيني جويرايل ما أعبد بو خواي كمن بنداتي بودكم ودي برست بوي چارەسەر و عیلاج لەو قۆناغەیدا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەسەڵاتی زیاتری نەبوو و دەسەڵاتی ڕوبەڕووبوونەوەی بتەکانی نەبوو و نەشی دەتوانێت بتەکان لەو کاتەدا لەو قۆناغەدا تێک بشکێنێ تەنها دەیتوانی بە زمان بەڕائەت و بێزاری خۆی لە بت و بتپەرستی دەرببڕێ بۆیە دەفەرمێ پێیان لەکم دینکم بۆ خۆتان بێت ئاینی خۆتان ئەو ئاینەی کە بۆ منتان پێشنیار کردووە بۆ خۆتان بێ ئەگەر بە قسەی من ناکەن بڕۆن ئێوە خواکانی خۆتان و دینی خۆتان وەلیە دین و بۆ خۆشم بێ ئاینەکەی خۆم و دینی خۆم تەبانەوە بۆ حاڵەتێکە کە مسلمانان دەسەڵاتیان نییە مسلمانان توانایان نییە لەنا ئەگەر دەسەڵاتت هەبێت و توانات هەبێت بە هیچ شێوەیەکی نابێت ڕێگا بە بت و بتپەرستی بدرێ بە ئاشکرایی و نابێت ڕێگە بدرێ کەسێک دەسەڵاتی هەبێ نەهێڵێ یەکخوا و یەکخوا پەرستی بە ئاشکرا ئەنجام بدرێ بەڵام کە دەسەڵات نەبوو بێگومان دەتوانی ئەو ئاەتەی لە حاڵەتی بێدەسەڵاتی و بێتواناییدا تەطبیق بکەیت لەکم دینکم بۆ خۆتان بێت ئاینی خۆتان مادام هەر بە قسەی من ناکەن وەلیە و بۆ خۆشم بێ دینی ئاینەکەی خۆم بۆیە ئەو سوڕەتی کافرونە یا سوڕەتی بەڕائە لە شیرک و لە بتپەرستی بابەتێکی تەواو عەقیدەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو کاتێک کە هاتە خوارێ یەکێک بۆ لەو سوڕەتانەی کە زۆر دووبارەی کردوێتەوە هەموو ڕۆژێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سنەتی پێش نوێژی بەیانی ڕکعاتی یەکەم کافرونی خوێندووە لە مەغریب لە سنەتەکەی ڕکعاتی یەکەم کافرونی خوێندووە لەگەڵ ئەذکاری بەیانیان و ئێواراندا کافرونی خوێندووە لەوەتردا کافرونی خوێندووە و زۆر جاری دیکەش پێغەمبەر صلی الله عليه وسلم کافرونی دووبارە کردوێتەوە چونکە بەردەوام بریتیە لە تازەکردنەوە و تەجدیدکردنەوەی ئیمانی خۆت بەرامبەر بە یەکتایی خوا و هەروەها بێزاری دەربڕین و ناڕازی دەربڕینە لە هەموو ئەو شتانەی کە لە غەیری خوا دەپەرسترێن کە دەڵێ ما تعبدون یعنی نا هەردار و بەردەکانی ناو ئەو کاتێک کە لە ناو حەرەمی مەککە و لە ناو کەعبەیدا هەبوون یعنی هەرچی خەڵک دەیپەرستێ و بەندایەتیەک لە بەندایەتیەکانی بۆ دەکات ئەمن ئامادە نیم بۆی بکەم تەنها و تەنها عەبدایەتی من و بەندایەتی من تایبەتە بە خوای گەورە صلی الله على سيدنا محمد وعلى آله